بەپی توانای خەڵکەکە کێ بۆ بازار بەپی وەختەکان دەورە بینێمە بازارمان زیاتر لە ئێوارانایە ئەو کاتەی ئێواران خەڵگیە بۆ ئێرە حەزی بە لە گەڕانەوەی بۆ ماڵەوە سێرێکا بابەتەکان جوانە بەلایەوە خۆشە بەلایەوە مشتێکی زۆرمان هێست پاس بۆخوا وەڵایی دۆکەمان زۆر پەنیری کوردی چکە تازە نۆبەرەیە پەنیر کوردی ڕوا قەیماق بەشی خۆی ڕوا ماسەکانیش زیاتر حەزە لە ماسی شیرینە خەڵک ساسە کوردیە دۆکە خەڵکیش خواردنێکی باشی ئێواران دۆکە ئەزمکەرە بۆ خواردنەکان بۆیە زیاتر حەزیان بە خواردنی دۆکانە زیاتر. بەڕاستی ئێستا لەم فترەیە خاصن بەهۆی مانگی ڕەمەزانەوە خەڵکێکی زۆر داواکاری شتی کوردەواریەکات بە تایبەت دۆ و ماس و پەنیر و هێلکەی کوردی و لەبەرەوەی لی تاکیدە مە شتێکە کوردەواری ڕەسەناتی خۆمانە زیاتر پێخۆشە لە تاما فەرقی هەیە لە جۆری نوعێتەکە فەرقی هەیە ئێمە بە تایبەت دیێن زۆر پرسیارمان لەکەن تاکی دەکەنەوە ماسەکە کوردیە کوردی نییە ئەوی کەیکەن بە دۆ چکە ئێمە خۆمانەیژەن لێرە ماسی کوردی 100% لادیەکانە بەکارێنین پەنیرەکانە بۆمانێ پەنیری لادیەکانە یعنی تاکیدین 100% ماڵەکان چوینێتە ماڵیانەوەە ئەزانین چۆن دروستەکرێت چۆن نەکرێت پاک و تەمیزیەکەی حساباتی هەموو شتێکی بۆ ئەەکەین کایە.